My name is Geeta Chandran and I am from India. I do classical Bharatanatyam. I'm in Stockholm for the Namaste Stockholm Festival, and I did a workshop just now, and tomorrow I'm performing at 12 o'clock and at 6 o'clock a complete Bharatanatyam recital for 1 hour with live musicians from India. Jag heter Maria Marnell och är här på Kulturfestivalen med temat Indien. Och idag har jag sett dans och det var fantastiskt att få se deras härliga uttryck både i mimiken i ansiktet och i kropparna. Och jag tycker väldigt mycket om den här dansen som är både färgstark att se på men också väldigt uttrycksfull. ما بسشمان لو بشان قال شنو قشتري كانوا بوس رجل شاني قشترانا كبو او ناوتيو ناساندني كلتوري كردواري بو با قشتران وبا كساني كسداني ريدا كان لهمان كاتش دارات شاني قشترانا بو ناوتي قشتري كان کارەکانم پێک هاتووە لە تاقمی ڕازانەوەی ئافرەتان بە ملوانکە و بە تاقمی هەموویەوە بابەتی ئافرەتانە بۆ جلی کوردی بۆ جلی مۆدەژ ئەبێت هێلکی کوردیە شاڵی کوردیە ڕازانەوەی خانمان زیاتر. Hold for frame. Bidan. Frame. Action. Aya. شروع أنا عشان بجمعتها شروع كراس تقيمة يعني من تشاكب شوابي خاديت الباجار زاخو كسك جيوي هشت بصالي حتی اون که کار خود کتن و کار بایا بلاوات کتن بوم یعنی گلک چروکاوی بالکش بی از سر سکیم حتی میکرد سیناریو یعنی بوم تشکی خوشات اف بیرمیری هنه و حینی را روزانه کار خود کتن و محتاج کسی نکتن. من ئەو پەڕیشانە کەوا هاتووم ئەمڕۆلا لەگەڵ برادرانی زاخوا لەگەڵ هونەرمەندە جوانانە کەوا کارەکە من دەورێکی با بڵێن ڕۆڵێکی سەرەکیە بینم لەم کورتە فلیمە بە شانازیەوە ئەمە یەکەم جاریشم نییە کەوا من لە با بڵێن لە دەڤەری بادینان ئیشی هونەریەکەم من چەند ساڵێک پێشێسە لە دوهۆ کردومە